مەسرور بارزانی ڕایدەگەیەنێ پێویستە بە میکانیزمێکی هاوچەرخ و سەردەمیانە کار بۆ چارەسەرکردنی کێشە بنەڕەتیەکان بکرێت. مەسرور بارزانی و یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا و بەرپرسی نووسینگەی ناکۆکیەکان و ئۆپراسیۆنی سەقامگیری کۆبوونەوە. ئەمڕۆ مەسرور بارزانی ڕایشکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لەگەڵ دەنیس ناتالی یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا و بەرپرسی نووسینگەی ناکۆکیەکان و ئۆپراسیۆنی سەقامگیری و شاندی یاوەری کۆبووە. لەو کۆبوونەوەیەدا کە ئاندریۆ پیک یاریدەدەری جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا و جۆی هود هەڵسوڕێنەری باڵێزخانەی ئەمریکا لە عێراق و ستیفن فاگن کۆنسۆڵی گشتی ئەمریکا لە هەولێر و ژمارەیەک ڕاوێژکار و بەرپرس ئامادەی بوون پێشهات و پەرستەندنە سیاسی و ئەمنیەکانی ناوچەکە و پەرەپێدانی پەیوەندیەکان و هەماهەنگی نێوان هەرێمی کوردستان و بەغدا و ئەمریکا تاوتێکرا. دواتر مەسرور بارزانی تیشکی خستە سەر پەرەسەندنی جموجۆڵەکانی داعش لە چەندین پارێزگای عێراق بۆ بەگشتداچوونەوەی هەڕەشەکانی تیرۆریستانیش دووپاتی لە بایەخدانی پەلەکردن لە میکانیزمی هاوبەش لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی عێراق و هاوپەیمانان کردەوە ڕاشی گەیاند پێویستە بە میکانیزمێکی هاوچەرخ و سەردەمیانە کار بۆ چارەسەرکردنی کێشە بنەڕەتیەکان و پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان و ڕەخساندنی هەلیکار و گەڕانەوەی ئاوارەکان بکرێ. لای خۆیەوە یاریدەدەری دەنیس ناتالی جەختی لەوە کردەوە کە وڵاتەکان بۆ چارەسەرکردنی کێشەکان لە چوارچێوەی دەستور لە هاندانی هێز و لایەنەکانی عێراق بەردەوام دەبێت و ڕایگەیاند لە تێگەیشتن و نزیکبوونەوەی نێوان بەغدا و هەولێر بۆ کۆی کێشە و پرسە هەڵواستراوەکان یارمەتیدەرێکی باش دەبێت لە بەدیهاتنی ئەو سەقامگیری و ئاشتەواییەی بۆ عێراق دەخوازرێت.